جەنگە ڕاستەوخۆکەی ئیسرائیل و ئێران لەگەڵ دکتۆر یاسین تەها مامۆستای زانکۆ و چاودێری سیاسی باس دەکەین کاریگەریەکانی وەروەها بەکوێ دەگات و ئەگەرەکان و کۆمەڵک بابەتەیە لەسەر مێزەکەکە ئێمە بتوانین گفتوگوی لەسەر بکەین. دکتۆر زۆر بەخێربەی. زۆر سپاس. سپاسمان دەبوونی جەناب دکتۆر جا هەمیشە بە نەرمونیانێکی خۆت باز لە بابەتە زبرەکانی دنیاکەیت. زۆر بەخێربەی. دکتۆر هەمووان دەڵێن ئەم جەنگە خەتەرە و نابێت سەر بکێشێت و قسەی چیاواز و لێدوانی چیاوازی لەسەر دەکرێت. دەمێ بزانم خەتەری ئەم جەنگە لە کوێدایە و بۆ کوێش سەر دەکێشێت و ئەگەر خۆشت بەدەر لە پرسیارەکەی من دەتەوێت لە دەستپێکدا شتێک ڕوون بکەیتەوانێ بۆچی؟ سپاسانەکەم زۆر سپاس سلااو لە بینێرانیشتان. ئەلبەتە خۆی ئێمە لێدوان ئەبێت هەندێک جیا بکەینەوە هەندێک لەو لێدوانانە دروشمن ینی بارزەمە تەستیداری جەنگەکەکەن هەندێکیان لە پشتپەردەوە مەسەرەن بە جۆرێکی ترن. بۆ نمونە ئێستا ڕەنگە لە ئاستی ئەمریکا ئەمە ئەبیستین جارجە بەجار ترەمپیا ئەمریکا ئەوانە ئەڵێن ئەم جەنگە ئەبێ بۆستێەوە بێ بگاتە ڕادەیەک بەڵام بە جۆرێک لە جۆرەکانی تر ئێستا جەنگەکە لە بەرژەوەندی ترەمپە لە بەرژەوەندی ئەمریکایە. یەکەم ڕێکلامێکی گەورەیە بۆ بازاڕی چەکی ئەمریکی. دووەم وا ئەکات هەموو جەمسەرەکانی شەڕەکە ئێستا ناچابن پەنا بنەوە بەر سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ یەکلایی بکاتەوە. مەسەلەنەوە دەربارەی ئەمریکا دەربارەی وڵاتانی کەندا و لە مابینن ینی لە هەڵسەنگاندنن لەلایەک پێیان خۆشە کە دەرکەوت ئەو وێنایی بۆ ئێران کێشراوە لە ساڵانی ڕابردووە باو قەبارە و ئاستەن نییە بە تایبەت کە لە ناوخۆوە درزی تێ دەرکەوتووە زیانی زۆری بەرکەوتووە. لەلایەکی تر مەسەن دوژمنێکی نەوەعیانە لە دوورمەودا لەگەڵ دوژمنێکی تری نەوەعیا کە ئیسرائیل لە بەشەڕ دێن قازانجی لەکەن لە ڕوویەکەوە. بەڵام بەڵێ مەترسی هەیە لەسەر بەرژەوەندی ئابوووریەکانیان لەسەر ئۆقرەی وڵاتەکانیان لەسەر گەروی هورمز ئەوە بەلایەکی ترە. بۆیە ئێمە ئەبێ هەمیشەوا سیرکەین شتێک هەیە کە پێی وترێت دروشم یا خێتاب بە شتێکی پێوتێ سیاست. سیاست جیاوازە لەو دروشمانێک کە لە عینەکان ئاوتێ بەڵام بە شێوەیەکی گشتی شەڕەکە مەترسیدارە لەبەرەوەی کە ئەمە یەکەم بەریەکەوتنی ڕاستە و خۆی لە دوای ینی دووەم بەریەکەوتنە لە دوای ئەوەی وعدی سادقی 1 و 2 کە ئێران و ئیسرائیل هەمیشە لە ڕێگەی باڵەوە لە ڕێگەی دەستی دووەوە شەڕیان کردو. ئەمە لە دوای ئۆکتۆبەر لە دوای 7 ئۆکتۆبەر ئەمە هاتەکایەوە کە ئێران و ئیسرائیل بەریەک بکەون. ئەمە موارد نەبووە کە تۆ 2 ساڵ لەمەوبەر بەر لە 7 ئۆکتۆبەر باسی ئەوە بکرێ هەموو خەڵکیانت ئەمە ڕێگەی ئەگەرێکی دوورە بەو پێی کە ئێران هیچ کاتێک ئامادە نەبووە ڕوبەڕوو بەتایبەت لە دوای جەنگی 8 ساڵە زۆر مکوڕ بووە لەسەر ئەوەی کە ڕاستەوخۆ نەچێتە هیچ جەنگێکەوە چونکە باجەکەی قورسە و ئێران ئەو پشتێنانەی دروستی کردبوو لە لوبناان و لە سووریا و لە عێراق وەمانە هەمووی بە ئامانجیەوە بوو کە خۆی نەچێتە شەڕە خۆی پێ بپارێزێ لە ناوچەیەکی پڕڕەکێشە و لە ئاڵۆزیە. بەڵام کە ئێستا بەریەکەکەون هەردوو دەوڵەتەکە بە پێی حەجم و بە پێی ئەوانەی کە پشتیوانیان لەکەن بڕێکتوانیان هەیە. بۆ نمونە ئێرانیەکان لە قەرەبووی ئەوەی کە فڕۆکەیان نییە ینی هێزی ئاسمانیان نیە و لە ژێر گەماروان نیانتوانیوە وەکو ئیسرائیل وەکو وڵاتانی تر فڕۆکەیان نەبێ زۆر پەریان بە موشک داوە. لە بەرامبەرە ئیسرائیل زۆر پەرەی بە ڕەگەزی هەواڵگری مۆساد و زۆر پەرەی بە تەکنەلۆژیای پێشکەوتوی سەربازی داوە کە پشت ئەبەستێ بەژیری دەست کرد. ئێستا هەر ئەو نییە ینی ئێستا راپۆرتەکانی جێمتمانە کە ئەتوانی پشتیان پێ ببەسی ئەڵێ لە موشەکەەکانی ئێرانی شاژگیری دەستکرد بەکار هاتوو. هەندێک لەو موشەکانی کە ئەتەقێنرێن چاوەڕاو ئەکەن لە ئاسمانە خۆ شوێنی خۆیان ئەگۆڕن ئەوە بەکارێن. مە بەسمان لەوەیە کە ئەمە شەڕەکە بە تەکنیکێکی قورس ئەکرێ و مەترسیشی لەسەر بەرژەوەندی کۆمەڵانی شتێک نییە تەنها لە نێوان ئێران و ئیسرائیل بێ عێراق پەیوەندیدارە وڵاتانی کەندا و پەیوەندیدارن تورکیا پەیوەندیدارە وڵاتانی دراوسی هەردوو وڵات بەڕاستی پرشکی ئاگرەکان بەرەکەوێت. نەک پریشک بۆی هەیە لە دۆخێک لە دۆخەکانە لە پەرستەندنە چونکە شەڕ هەر ئەوەی کە داگیرسا دوایی پەرستەندنەکەی ناتوانرێ کۆنتترۆل بێ ڕەنگە بڕیاردانی شەڕ بەدەستی ئەو وڵاتەوانە بێکە شەڕەکان لەگرسە. بەڵام لێکەوتەکانی و دەرهاویشتەکانی بۆ نمونە ئەگەر ئەوەی ئەمڕۆ بینیمان لە ئیسرائیل کە ئێران بەو خەسیە ئیسرائیلی بە ئامانجگرتو ئەمە ئیسرائیل ناچارەکە کە وەڵامێکی تونتری هەبێ. دوای ئەوە ئێران ناچارەکە وەڵامێکی تونتری هەبێ. ئەمە واکات یعنی ئەگەر هێوی خامگەڕیتەوە بۆ مێژووی شەڕەکان مەسەن شەڕی ئێران عێراق لە هەموو پێداچوونەوەکانە مەسەن کاتی خۆی بۆ 2 مانگ کراوە مانگێک 2 مانگ 8 ساڵی خایان
هەموو پێشبینی و سەرنجەکان ئەو بوون کە شەڕی ئۆکراین و رووسیا 90 ساعت بخایەنێ هەفتەیەک ئەو پەڕی رووسیا بتوانێت بە خێرایی ئۆکراین کۆنتترۆلکە ئەوە چەنە واسێ بە 2 ساڵ. شەڕی غەزە کە حەماس دیلەکانی ڕفان ئەوانەی گەهێنانی بۆ غەزە هەموو خەڵک پیان وابوو کە ئیسرائیل تا ناتوانێت شەڕی درێژخایەن بکە ئابوووریەکەی تەحملی ناکات دیلی لە بەردەستێ حەماسە ناچارە وانە ئەوە ساڵ و نیوێکە زۆر هیچ ئاسوەیەکیش نییە بۆ ئەوەی لەکەش ئەو جەنگاوەستێ بێگومان ئەم جەنگە احتیمالی هەیە درێژە بکێشێ احتیمالە کارەکان دکتۆر ئەمە درێژە بکێشێت بۆ نمونە ئەگەر ئێمە سیر بکەین بالضبط يعني إسرائيل بتنهانية كومل قولات هي براسي باشكرا پشتیوانی خوان بۆ إسرائيل دەرە بەڵام ئێمە گەستەرش بین ئێران بەتەنهایە ئێران رووسیا ئەمڕۆڵێ ئەو هاوپەیمانێتی و هاوڕە هاوکاریتی کە لەگەڵ ئێرانە هەمانە بەڕاستی هیچ پەیوەندێکی بە سەربازی و نیە و لە بەرامبەریش ئێران داوای هیچ هاوکاریکی سەربازی لە ئێمە نەکردووە کەواتە ئەگەر ئێمە سیر بکەین ئێران بەتەنهایە بەبێ گروپە پرۆکسیەکان خۆتەزانی دۆخی ئەوان چۆنە لە بەرامبەریشدا ئیسرائیل کۆمەڵێک وڵاتی لە بەردەستە کەواتە ئەگەرەکانی بەردەمی ئەم جەنگە چۆنیە؟ ئەگەرەکانی بەردەوامی ئەوەیە کە ئەگە درێژەش نەکێشێت مەسەلەن پێویستی هەردوو لا پێویستیان بە مەخرەجێک بە دەرچەیەک هەیە کە لی دەرچن ئەو شەڕە ئەو دەرچەی ئابڕۆمەندانە بێ ینی بۆ ئیسرائیل کە ئێستا شەڕەکەی دەست پێ کردو ئەگەر ئێستا کۆتایی پێ بێنێ لێرە وەکو دۆڕاودێتت بەرچاو چونکە ئامانجەکە چی بوو لە ناوبردنی کورە ئەتۆمیەکانی ئێران یاخۆت کە نەتەنیاهۆ یەکەم ڕۆستەخفەکەی بەرز کردەوە ڕوخاندنی ڕژێم ئەگەر ئەمەی بۆ بەدینێت وەکو تێک شکاو دێتە بەرچاو دوو دەرفەت ئەڕەخسێت بۆ ئێران هەتایە کە بڵێ من بە توانە خۆیەکانی خۆم بەو تواناکەمەی کە هەمە کە پشت بە خۆمە بەسم توانم بەرەنگاری گەورەترین تەکنەلۆژیای سەربازی و گەورەترین دەوڵەتی پاڵپشتیکرا و لایەن هەموو ئەوروپا و ئەمریکا ببمەوە لەبەرەوە ناتوانێت ئێستا لی بکشێتەوە بۆ ئێران ئەوەی کە ترەمپ داوایەکە ئەوەی کە ئیسرائیل داوایەکە بێن تەسلیم بن و ئەوە بن هەموو شتێک ڕادەستکەن ئەمە وارد نییە چونکە ئەمە بەمانە مەرگی پرۆژەی کۆماری ئیسلامی ئێرانە کە ئەوان لە دەستور و لە گوتاری سیاسی و ئاینی خۆیانە 40 ساڵە باس لەوەکەن کە ئێران پەرە ئەسەنێ و درێژە بێتەوە پەل ئەهاوێت هەر لە سنووری خۆشیان نامێنێتەوە بۆیە ئەمانە ناتوان بەم دۆخە ئێستا کۆتایی بەم جەنگە بێن هەردوولا بە دوای سەرکەوتنێک ئاگەڕێن بە دوای خاڵێک ئاگەڕێن و ئەم خاڵە پەرەسەندە مەیدانیەکان ئێستا یارمەتی نادات یعنی تۆ ڕۆژێک پێ دوای ئیسرائیل گورزی زۆری لە ئێران وەشاندووە و تەواو شتەکەی یەکلایی کردوێتەوە ڕۆژی دووەم کە بە خەبەر دەی سەیرەکەی نەخێر ئێران نقطەیەکی تری زۆر بەهێزی تۆمار کردووە ئەمە وای کردووە ئێستا هەموو خەڵکی موسڵمان نەک هەموو بەشێکی زۆر لە خەڵکی موسڵمان و شەرقی و ڕۆژەڵاتی کە زوخاوەسکی غەزەن کە زوخاوەسکی تاوانەکانی ئیسرائیلن لە ناوچەکە لە لوبنان لە غەزە خۆشحاڵ بن و ئێران هاوسۆزی بۆ پیا بێت چونکە ڕەنگە لە سەرەتا خەڵکێک پیان وابوو بە ئێران کارتێکی دۆڕاوە و تەواو کۆتایی پێدێ بەڵام بۆ نمونە لە ئەمڕۆ هاوسۆزی بۆ پیا بێت پاڵنەری بۆ زیاتر ئەبێ و ئەمە بێتە هۆی مای ئیحراجکردنی ئەو دەوڵەتانەی کە لە دەوروبەری ئێران و ناتوانین هیچ بکەن بەرامبەر بە ئیسرائیل و مە بەسمان لەوەیە پاڵنەر و هاندەر بۆ شەڕەکە زیاترە بێ و معنەویاتی هەریەک لە شارکەرەکان لە هەگەڵ هەموو گورزێکا زیاترە بێ لە هەمان کاتا دەرچەی دەرچوون قورسترە بێ یعنی ئێستا ئیسرائیل بۆ ئەوی لەم شەڕە دەرچێت لانی کەمە بێت تۆڵی ئەمڕۆ بکاتەوە لە بەرامبەریژە تۆڵەش بێگومان وەڵام کارێکی بەهێز دکتۆر لە نێوانیان هەیە ئەمریکا دەتوانێت چی بکات ئەمریکا ئێستا ئەم ڕۆژانە دۆناڵد ترامپ خێر قسەوێڵێمە چاوەڕێ ئەکەین بزانین ئێران وەڵامیوان چی دەداتەوانێ ئەوەی کە بەڕاستی بە بێ مەرج دێتە ژێرباری دانوستانەکان و پێت وایە دانوستانی نێوان ئەمریکا و ئێران دەتوانێت کۆتایی بەم جەنگە بێنێ دکتۆر ئەم جەنگە بەڕاستی هەردوو لە ناشنە ژێرباری قسەکانی یەکتر بەڕاستی ئێران پێم وانە بچێتە ژێرباری ئەوەی کە دەست لە بنکە ئەتۆمیەکان و بەرهەمێنانی چەکی ئەتۆمی کۆمەڵێک مەسائل هەڵبگرێت و بچێتە ژێرباری قسەکانی دۆناڵد ترامپەوە ئەمریکا سوودمەندی یەکەمە لەلایەک ئیسرائیل شەڕ بۆ ئەمریکاکە بەبێ ئەوەی ئێستا خۆی لە ناو شەڕەکە بێت لەلایەکی دی ئەگەر سیرکەی بۆ نمونە بەشێکی زۆر لەم شەڕانە لە دنیا ئامانجەکانیان یاخۆ سوودەکانیان بۆ ئەو وڵاتانە ئابووریە هەواڵگریە ئێستا هەچی سیستمی ئەمریکی هەیە لە ئیسرائیل ئیشەکات ئیسرائیل چەکی لە هیچ کوێی تر نییە جگە لە وڵاتانی ڕۆژئاوا و لە ئەمریکا بە پلەی یەکەم ئەگەر سەیرکەی ترامپ
ئەو قسانی کە لە ڕاست ئەچێت کە وتی ئەوان ئێمە باشترین بەرهەمهێنەری دکتۆر قسانی کە لە ڕاستەچێت ئەوەی کە بەڕاستی ئەوێ بیگەێنێت ینی هەندێشتی هەیە بۆ مراوەغەیە ینی بۆ حۆلاتە ئەوەیە کە شت فڕێدات و بلەی پاشیمانە بێتەوە بەس هەندێشتی هەندێ مەسجی قسەی دڵێتی یەکێک لەوانە کەوتی ئمە باشترین بەرهەمهێنەری چەکین ئەوانی باشترین بەکارهێنەرن و زۆر باششنە ینی زۆر باش شتەکە پلانەکە جێبەجێەکەن زۆر باششنە پێشەوە مەبەست لەوەیە ئەمە بۆ خۆی ئێمە لە دنیا دوو جەمسەرمانەیە جەمسەری چینی و نەک دوو جەمسەر چەند جەمسەرێک هەیە چینی و ڕووسی هەیە جەمسەری ئەمریکی بەتایبەت و ئەوروپاشی لەگەڵا بێ لە ململانەی هەواڵگری لە چەک لە ئۆکراینا و لە ڕووسیا ڕوبەڕووبوون ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ڕوبەڕووبوونەوە ئێستا ئەوەی کە ئیسرائیلەیکا تاقیکردنەوەی ئەو سیستەمە ئەمریکیانەیە ئەو چەپ و چۆڵە ئەمریکیانەیە کە ئەمە بێتە حملەیەکی بانگەشە و ڕکلامێکی بازرگانی زۆر زۆر گەورە بۆیە ئێستا بۆ ئەمریکا ئەمە سوودا دوو ترامپ لەوەی کە تۆم بیر ناچێت بەڵێ لە لایەکی تر کە پرسیارەکەتەوە بۆ ئەمریکا ئەتوانێت چی بکە جەنگەکە ناتەنیاهۆ هەڵگیرساندووە پەلاماری ئێرانی دا و ئێران پەرچەکرداری تونی هەبووە بەڵام هەموو ئاماژەکان بەرەو ئەوە ئەچن یەک لایکردنەوەی ئەکەوێتەوە لای ترامپ لە کوردەواریە قسەیەک هەیەڵێ قاڵی کێ کردیڵێ ئەوەی کە بڕیک لە ئەخیرە نەک ئەوەی کە چنیوێتی ڕەنگە شەڕەکە ئیسرائیل بیکات بەڵام ئیسرائیل پێی تەواو ناکرێ بەم دۆخە تا پێی تەواو ناکرێت چۆنە ینی ناتوانێت بۆ نمونە فۆردۆ لە ناوبە بە بێچێکی ئەمریکا ناتوانێت بۆ نمونە بەپێ هاتنە ناوی ئەمریکا بە تەواوی سەرکەوتن بەسەر ئێران ڕابگەین ئەتوانێت هیلاکی کا توانێت ئەوە بێ بەڵام خۆشی هیلاکە بێ لە بەرامبەرە بۆیە ئێستا گەر ببینی ئەو نامانەی کە ئاراستەی ترامپ ئەکرێ حتا لە باڵێزەکەی خۆیەوە لە ئیسرائیل پاڕانەوەی تایە سکاڵای تایە وەرە فریاکەوە ئەمە لە ئەخیرا کە ئەمریکا ئەگەر بێتە ناوە ئەتوانێت شارەکە یەکلایی بکاتەوە ئەو کاتە بەشی زۆری ئازایەتیەکە بۆ ئەمریکا ئەبێ و ئیسرائیل کێشەی نییە لە بەیانە ئەمە بەسمان لەوەیە کە پرسیار لەوە کرد کە توانێت ینی ڕۆڵی ئەمریکا چیە لەو باش دکتۆر باسی وەکتر وتت ئەم جەنگە بۆکو بانگەشەیەک بۆ چەکەکان و ئەجیزەی ئەمریکا دەبینڕێ بەڵام ئەگەر هەیە جەنگێک ڕۆ بدات یاخۆت شتێکی دیکە لە شوێنێکی دیکەی جیهانەوە ڕۆ بدات تا ئەوەی ئەمریکا پێویستی بۆ بێ چەکەکانی بفرۆشێ ئەمە بەدەرە لەم بابەتی زۆر ئەگەسەی نەخشەی دنیا بکەی لە پانی و لە درێژی زۆر بۆ ئێرا یاخود زۆر مۆڵگە و کوانووی شەڕ هەن کە بگەشێنەوە بۆ نمونە پاکستان و هندستان زۆر دوور نییە لە ئێمەوە کە ئەویش جۆرێک لە جۆرەکان مەسەن وترا ئەمە چەکی ئیسرائیلی و ئەمریکی لەگەڵ چەکی چینی پاکستانەکە پشتیان بە چین بەست ئەوان پشتیان بە ئەمریکا و بە ئیسرائیل و بە وڵاتانی ڕۆژئاوا بەست بە هەندێک توانێت خۆشیانەیە هندستان لە ئۆکراینیا ئەو ئەگەرانە هەیە بە تایبەت بەڵام بە شێوەیەکی سەرەکی لە ڕۆژهەڵاتی ئاسیا لە نێوان چین و تایوان ئەوە هەیە لە نێوان کۆریای باکوور و کۆریای باشوور هەیە لە نێوان رووسیا و ئەمریکا هەیە لەبەرەوە لە زۆر شوێنی تری دنیا و ئەم هەموو کۆمپانیا زەبەلاح و گەورەی کە لە ئەمریکا ئیشەکەن بۆ تەکنەلۆژیای سەربازی بۆ سیکە هەموو گوشای ترام لەسەر وڵاتانی ناتۆ ئەوەیە کە خەرجی بەرگریان بگەێنە لە سا 5 ڕازی نییە بەوەی کە لە ساعت 2 ئەمە بۆ دۆزینەوەی بازاڕە بۆ چەک بۆ پەرەپێدانی پیشەسازی چەکە ئەمە بەشێکە لەو قاعدە ئینتیخابیەی لەو هەڵبژاردنەی کە ترامپ پشتی پێ بەسێ و بەشێکە لە بوژانەوەی ئەو کارتێرانەی چەکە لە دنیا کارەکەن ئەمە هەر دیوێکی تری هەواڵگریە خۆ ئێستا ئەو سیستەمە بەرگریانەی کە ئیسرائیل بەکارێنێ جگە لە قوبەی ئاسنین و ئەوەی مقلاعی داود بە کوردی بڵێم نازام چی پێوترێ مقلا ئەوەی کە شتە بەرد ئەگرێتەوە سیستمی پاتریۆتی ئەمریکیە و سات ینی مەسەن سیستەمەکە ئەمریکیەوە ئەمە ئەکا وڵاتانی کەنداوە بۆ نمونە فترێک لە فترەکان زۆر پشتیان بە پاتریۆت بەستووە بۆ بەرەنگاربوونەوەی حوسیەکان بۆ بەرەنگاربوونەوەی ئەگەری موشکی کاتی خۆی کە سەدام حوسێن هەبوو لە خەلیجدایانە نەکە ئەمانە هەر بۆ خۆی لە خۆیان مەسەن دیوێکی بازرگانی بۆ ئەمە جگە لە دیوە سیاسیەکەی کە ئێستا ململانەی سەلماندنی یەکلایکردنەوەی تاکجەمسەری ئەمریکایە بە تایبەت کە ئێرانیەکان ڕێکەوتنامەی درێژخایەنیان هەیەەوە بە هاوپەیمانی نزیکی رووسیا و پەیوەندێکی ئابووری زۆر بەربڵاویان لەگەڵ چینە هەیە ئێستا ئیسرائیل هاوپەیمانی ئەمریکا شەڕەکە ئێران هاوپەیمانی چین و رووسیا شەڕەکە هەر لە ناو ئێران هەر لە ناو پرۆکسیەکانی ئێران هەر لە هاوکارەکانی ئێران مقۆمقۆ پرسیاری ئەوە دروست بووە ئایا رووسیا چی ئەکات بۆ ئێران هیچ پۆتین کە هات ئەمەی ڕوون کردەوە کە ئێمە شتێکمان نییە لە ڕێکەوتنامەی استراتیژی نێوانمانە کە ئێمە لە شەڕا بەهانای ئێرانەوە بچین
بۆ نمونە لە ناو شیعەکانی عێراق زۆر ئەو قسەی ئەکرێت کە ئەڵێن رووسیا بوو بێ بە هاوپەیمانی هەر کەس فرۆشتویەتی سەیرکانی بەو با تعبیرە باساڕێ ئەڵێن سەدام حوسێن بەشار ئەسەد معەمەر قەزافی هەنی ئەو ڕژێمە عەرەبیانەی کە ڕووخان حتا عەلی عەبدوڵڵا ساڵح ئەمانە هەمویان بە جۆرە لە جۆرەکان بەشێک بوون لە سیستمی یەکێتی سۆڤێتی جاران و بنیادی سەربازیان بەشی زۆری پشتی بە چەک و چۆڵی ڕووسی ئەبەست لەبەرەوە لە جیهانە ئێستا ئەوە یەکلایە بێتەوە کە متمانەکردن بە ئەمریکا مەسەن هەوڵ لەم شەڕە هەوڵە دێ ئەوە یەکلایی بکرێتەوە کە پشتبەستن بە ئەمریکا بەرهەمدارە بەڵام پشتبەستن بە رووسیایان بەچین ئەنجامەکەی وەکو سەدام حوسێن و وەکو معەمەر قەزافی وەکو مەسەن ئێران ئەگەر لەدا باشە دکتۆر کەواتە ئێستا کە رووسیا پوتن دێتە سەر خەت و ئەڵێ ئێمە هۆشداری دن بە ئەمریکا لەوەی کەنێتە ناو جەنگەکەوە ئەمە چۆن دەتوانین خوێندنەوەی بۆ بکەین باسەوەک ئاڵێ ئێمە بە مەترسیدار ناوی دەبە نەگەر ئەمریکا ڕاستەخۆ بێتە ناو جەنگەکە و ئەمان هۆشداری دەدەن و بە جۆرێک لە جۆرەکان قساکەن کەواتە ئێمە چۆن ئەمە لێک بدەینەوە بەرامبەر بە ئێران یاخود ئەو ئەوانش بەرژەوەندەکانی خۆیان لە بەرچاو لە ناوچەکەیان بەڵێ بەڵام لە حاڵەتی تری هاوشێوە هەبوو کە رووسیا ئەم هەڕەشانەی کردووە بۆ نمونە دەربارەی لیبیا دەربارەی بەشار ئەسەد رووسیا هەموو توانای خۆی بەکارێنە ئێمە ناڵن ئێستا لە ئێرانش هەمان سیناریۆ ڕۆدا بەڵام مەبەستمان لەوەیە کەم وڵاتانە ئەرکیان ئەوەیە لایەنگرەکانیان یاخود ئەوانی پارتنەریان یا ئەوانی کە گرێبەستی بازرگانی و چەکیان لەگەڵ رووسیا هەیە دڵنیایان بکاتەوە کە دەستبەرداریان نابێ بەڵام ڕووسەکان ئەزمموی مێژوویەکیان هەیە لەو بوارە کە هاندەر نییە بۆ ئەوەی لەسەر هاوپەیمانەکانیان بەدەنگ بێن بە نمونە ئەو وڵاتانەی کە ئێستا ئاماژەمان پێکرد بۆیە لە ئێرانش ئەو مەترسیە هەیە لە ناو هاوپەیمانەکانی ئێرانش ئەو مەترسەیە کە رووسیا بێ هەڵوێست بێ یا بێدەنگ بێ وارد ینی ئەگەرێکە ئەگەری ڕوودانی زیاتر لەوەی کە رووسیا بەدەنگ بێ بەتابێت کە رووسیا خۆی لە ناو شەڕی ئۆکرانیایە باس لەوە ئەکرێت کە توانای ئەوەی نییە ئێساوە ئەگەر ئێمە بین بەراوردی توانەکانی ئەمریکا و رووسیا بکەین لە دوای جەنگی ئۆکرانیاوە ڕەنگە گاپەکە ئینەکە زۆر دوورکەوت بێتەوە ناتوانێت دەرەخەتی ئەوە بێت جگەلەوە ئەمریکا لە ناوچەکە زۆر بوون ینی بەربڵاوە لە عێراقەیە لە ئوردن هەیە لە ئیماراتەیە لە بەحرێن هەیە لە شەرقی ئاسیا بەڵام ئێمە سیرەکەین تەنها بنکەیەکی ڕووسیمان هەیە لە سووریا ئەوش ئێستا دۆخی لە ئەگەر و نەگەرایمانەوەی چۆن ئەتوانین دکتۆر ئێران ببوورە ئەمریکا بە ئاسانی دێتە ناو جەنگی ئێران و ئیسرائیلەوە و بنکی فۆردۆ لە ناوبەرێت چەند ئۆپشنێک چەند ئەگەرێک هەیە ینی ئێمە نابێت شتەکان سێکیم ڕێن ئەبێ یا نابێ ڕاشوسپی یەکێک لە بژاردەکان ئەوەیە کە ئەمریکا تەنها لە فۆردۆ با و واز بێنێ شەڕەکە بەجێ بێڵێ بۆ ئیسرائیل و ئەگەر ئەمە بکات بەشێکی زۆر لە بانگەشەکانی تران بەدی هاتوون کە ئەڵێن نابێ ئێران چەکی ئەتۆمی هەبێ و خزمەتی ئامانجی استراتیژی ئیسرائیلیشی کردو ئەگەر ئیسرائیل لە جەنگە بێتە دەرەوە بەڵێ سەرکەوتووە و توانێت ئەتۆمی لە ناو بردووە ئەمە یەکێکە لە بژاردەکە هەموو ئەوانەش لێکەوتیان هەیە بژاردەی دووەمەوەی کە ئەمریکا بێتە ناو شەڕێکی سەرانسەریەوە ئەو کاتە ڕەنگە سەر پێشێ بۆ کۆتایی کەوتنی ئێران بەڵام ئەمە قورسە چونکە لە ئێستا جێگرەوەیەک نییە بەدیلێک نییە دوو ئەو ئەزمونانەی لە ڕوخانی ڕژێمەکانە هەبوون هاندەر نین سێ زۆر راپۆرت لە ئەمریکاوە دێن زۆر خەڵکی ئەمریکا ناسباس لەوەگەن کە بنکە ئینتیخابیەکەی ترامپ ئەوەی کە پشتی پێبەستون بەسەریانە سەرکەوتۆ بە سەرۆکایەتی لەگەڵ شەڕێکی نوێ نین و شەڕێکی نوێ تۆسێکە لە عێراق مەسەن 4 تریلیۆن دلار خرج کراوە لە نەتیجەش ئەوەیە کە ئەمریکا هەر باڵادەست نێتیا بەو شێوەی کە ئێوێ لە ئەفغانستان خەرجی و مەسرفویەکی مرۆیی و دارایی زۆر زۆر کراوە ئەمریکا بە شێوەیەکی ئابڕوبەرانە لێی چووە دەرەوە لەبەرەوە ئەڵێن ئێمە ئامادەی نیە ئەمریکا بچێتە ناو شەڕێکی تری هاوشێوەی سەرانسەریەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام ئەگەری موشک بارانکردنی فۆردۆ واردە ئەوەی کە تران باڵێ خۆشم نازام ئەی کەم یان نایکەم بەڵام بێگومان بڕیاری داوە بەڵام ئەوە تەنها بۆ باڵۆنی باڵۆنێکە هەڵی ئەدات بزانێ ئەگەر بیکایانەی کە دووش قسەیەک هەیە کە گوایە ترام چاوەڕێی گەیشتنی گەلە کەشتی و ئەوانە بکە کە لە ئەمریکا بەڕێکەوتون کەی گەشتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست شوێنی خۆی گرت بەڵام ئەمەش لێکەوتەی هەیە ئەو کاتە ئەگەر بە هەر جۆری ئەمریکا بچێتە ناو شەڕەکەەوە ڕەنگە نەگەڕ ڕەنگە بە ئەگەری زۆر ئێران پەرچەکردداری بەرامبەر ئەمریکا بێ لە ناوچەکە پرۆکسیەکانی ئێران ئەو کاتە پەرچەکردداریان ئەبێ بەرامبەر ئەمریکا لە ناوچەکە ئێستا پرۆکسیەکان توانیان ماوە دکتۆر بەڵێ توانای ئەویان هەیە بۆ نمونە لەکوێ زۆر باشە توانن لە عێراق لە عێراق بەڵێ لە عێراق ئەتوانن لە یەمەن ئەتوانن لە ناو ئێرانیش بۆ وڵاتانی کەندا و کۆنتترۆلی هەیە بەسەر هەموو ئەو شتانی کە بەرژەوەندی ئەمریکایەتی ئەتوانات چییە بۆ نمونە لە عێراق درۆنیان هەیە موشکی مامناوەندیشیان هەیە ینی کوردمەوداومە
لە مەدای مامناوەندا بەڵێ ئەتوانێت بگاتە ئەو بنکانەی ئەمریکا هەن وەکو باڵێزخانەکان حتا توان موشک بێنە مەسەن خوانەکردە هەرێمی کوردستانیش بۆ نمونە لەبەرەوە ئەو کاتە شەڕەکە نابێ بەوەی کە تۆ بڵێ ئەمانە توانانی ئەمریکا بشکێن توان مەوەستەکە ئەوەیە نابێ مەجالێک نامێن پاساوێک نامانێتەوە بۆ بێدەنگی ئێستا هەموو هێزە پرۆکسیەکانی ئێران لە عێراق ئەڵێن ئێمە لە شەڕی ئیسرائیل خۆمان بە دوور ئەگرین بۆی پاساو نەدەین بەدەستەوە عێراق بچێتە ناو شەڕی ئیسرائیلەوە بەڵام ئەگەر ئەمریکا بچێتە ناو شەڕەکە ناتوانین بێدەنگ بین و ئەمە زیاد لە جارێک و دەجار و 20 جار تاکیدی لێکراوەتەوە کە بێدەنگی ئەوان پابند پەیوەستە بە ڕادەی مانەوەی ئەمریکا لە دەرەوەی شەڕەکە بۆ نمونە ئەگەر ئەمریکا هێرش کاتە سەر ئێران ناتوانانی کۆنتترۆلی حیزبڵا یا کە تایبی سەیدی شۆدا بکەی لە بەغا کێرش نەکەنە سەر باڵۆێزخانە یانەی کەنە سەر بنکەی عین الئەسەد یانەی کەنە سەر قاعیدەی حەریر یا هەر کوێکە بەرژەوەندی ئەمریکا هەیە بە کەنداوی شەو یعنی بۆ هێرشکردنە سەر ئەو بنکانەی ئەمریکا کە لە کەنداوە وارد. باش دکتۆر هەمووان چاوێن لەسەر جوڵاندنی فڕۆکەی بیدووە کە دوێنێ جوڵاندراوە بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەوترێت جوڵاندنی ئەم فڕۆکەیە بۆ لە ناوبردنی بنکی ئەتۆمی فۆردۆیە ئەم ئەگەرە دەتوانین ئاعتیباری بۆ دابنین یان ئەوەی ئەگەر بۆنە بنکی ئەم ئەگەرە بێتە جێ ئەمریکا لە ڕێگی بیتۆ فۆردۆ لە ناو بەرێت و جەنگەکە کۆتایی پێدێت دوو پرسیار ببوورە دکتۆر تێکەڵم کرد تۆ بە ئیسراحەتی خۆ دەتوانین وەڵام بدەیت. خۆی ئەوە بابجابی ئەو پرسیارەتە ئەوە زیاتر پرسیارێکی سەربازیە ڕاستی ئەو کەسانی شارەزایی سەربازی بەڵام یەک شت هەیە ینی لە ڕووی سیاسی و یەکلایی بۆ تەنها ئەمریکا ئەو چەکەی هەیە کە ئەتوانێت فۆردۆ لە ناو بە و هەندێک راپۆرتیش هەیە ئەڵێ ئەو چەکە تا ئێستا لە دنیا بەکار نەهاتوو ئەگەر بەکار بێت ئەمە یەکێکی تر لە سوودەکانی شەڕ ینی ئەو دیوە شاراوەیە دیوەکەی تری پشتپەردەی بابەتەکەی کە لە خەڵکەوە دیار نییە یعنی تۆ بینی هەموو خەڵک وەکو پاپای ڤاتیکان خۆیان پیشانەدەن داوای ئاشتیەکەن بەڵام لە پشتەوە نەخێت ئەم سیلاحەکە تازە ئەم جۆرە چەکان ئەخرێنە بواری جێبەجێکردنەوە بۆ نمونە ئەو چەکەی کە حەسەن نەسڕڵای پێتیرۆرکرا لە بەیروت یەکێک بوو لەو چەکە دەگمەنانی کە تازە خرای بواری جێبەجێکردنەوە دوایەوە هەندێک راپۆرتی لوبنانی هەن باس لەوەکەن کە ئەوان لە سەرچاوی بیانیەوە وەریانگرتەوە توانی پشت بە راپۆرتەکان بەسی باس لەوەکە یەک قومبەلەی 7 ملیۆن دۆلاری تێچوو یعنی تەنها کوشتنی تیرۆرکردنی ئەمینداری گشتی حیزبڵا لە ناو حەشارەکەی خۆی لە 30 مەتر لە ژێر زەویە 25 ملیۆن دۆلاری تێچووە ئەو جۆرە چەکە چونکە تەحەدایکی گەورەیە تۆ لە ژێرزەمینێکە 50 متر یا 100 متر یا ئەوەنە لە ژێرەوە بتوانانی خەڵک بکوشیت یاخۆت کاولکاری دروست بکەیت ئەم چەکەش کە ئەو قۆمبەلەی کە ئەتوانێت ئەمریکا هەنێکیانی لە ئەفغانستان تاقیکردەوە لە تۆ راپۆراوە ئەمانە بەڵام ئەو ترێت ئەو راپۆرتانەی من دیومە ئەڵێ ئەو چەکە تا ئێستا لە دنیا تاقی نەکراوەوە کە ئەتوانێت فۆردۆ لە ناو بە ئەمەش بۆ خۆی هەر دیوێکی بزنس و بازرگانی هەیە ڕەنگە ئەوانەی کە گوشان لە ترامپەکەن بەرژەوەندێکیانە بێت جگە لە بەرژەوەندە استراتیژیەکان جگە لە بەرژەوەندە سیاسیەکان لەبەرەوە بە کورتی بڵێم وەڵامی پرسیارەکەت بۆ چوونە عسکەریەکان لەسەر ئەوان بەڵێ ئەو چەکە ئەتوانێت گورزی گەورە بە فۆردۆ بۆ شوێنێ بەڵام لە هەمان کاتە پرسیارێکی دێتەکایەوە ئەمە کۆگایەکی ئەتۆمیە ئایا ئیشعاع ئەوەی تشکدانەوە ئەو شتان ئەوە خەڵکە زانستێکە ئەزانن بێگومان ئەوەش هەر مەترسی هەیە شتێکی ئاسان نییە هەروە. باشە دکتۆر ئەگەری جەنگی جیهانی سێم هەیە لەبەرەوەی سەیکە هەموو کاتێک رووسیا و ئۆکراینمانێ گۆڕی باکوور و تایوانمانێ ئێستا ئەمریکا و بەڕاستیش ئیسرائیل بە جۆرێک لە جۆرەکان شەڕی وەکالەتی ئەمریکا ئاکات ئەم گرژیانە دەتوانین پێمان بڵێن سەر دەکێشێت بۆ جەنگی جیهانی هەموو کاتێک ینی ئێستا بڵین تەنها ئەم شەڕە نەخێن هەموو کاتێک ئەگەری جەنگ هەیە تۆ سیرکە هەموو وڵاتان بە تایبەت وڵاتانی ئەم ناوچەیە لەم ساڵانەی دوایە پێشبڕکێکی سیر و بێوێنە هەیە لە پڕچەکردن کامە تەکنەلۆژیای سەربازیە مەسەن سعودی و ئیمارات و قەتەر کە وڵاتی بێوەین و خەریکی بزنس و خەریکی نەو دەرهێنان کە ڕێویانە ئیسرائیل ئەوە بەردەوام یعنی لە پێشکەوتنێکە کوورەی ئەتۆمیەیە ئەوە گوێ بگرە لە لێدوانەکانی سەر کۆماری تورکیا باس لەوە کاکە ئەوان تر لە مەولا موشک ئەکڕنەوە و کارێکەکەن کە کەس بیر لەوە نەکاتەوە ئەو تورکیا بە ئامانج بگرێ لە کاتێکە تورکیا ئەندامی ناتۆیە لە ترام گوشارەکە لە وڵاتانی ناتۆ کە لە سا 5 داهاتیان بۆیە ئەمە هەمووی هینێکمان پێناڵێ نیشانێکی خێرمان پێناڵێ بۆ داهات و بەڵام لەگەڵ ئەمەشا زۆر ڕێگری تر هەن ئەمانە هەندەرەکانی شەڕن بەڵام هەندی ڕێگری تر هەن لەوەی کە شەڕ پەرەپسێنێ یەکێک لەوانە ئێمە زۆر نییە ترام لە ڕۆژهڵاتی ناوەڕاست بە 4 تریلیۆن دۆلارەوە بخۆی و تەنی چۆتەوە بۆ ئەمریکا ئەگەر شەڕ بێ ئەمە بەرهێنانە سەر ناکرن
ئابووری ئەمریکا زەرەرەکە لەلایەکی ترەوە ئەم وڵاتە عەرەبیانە زۆر شلۆقن و زۆر لەرزۆکن لە بەردەم ئەگەری شەڕە بۆیە بە هەموو هێزیان لای ئەمریکا گوشارەکەن کە شەڕەکە پەرن خاڵێکی تر هەیە کە چەند ئیسرائیلیەکان ئەتوان بەرگە بکەن ئێستا ئیسرائیل فڕۆکەخانەی نییە داخراوە ڕوبەرەکەی بچووکە هەموو ڕۆژێک خەڵکەکەی لە ژێر زەمینان چەند ئەتوانێت درێژە بەم شەڕەوە ئایا ئێرانیەکان باس لەوە کرێت تەنها 3-4 هزار ئەو پەڕی 4 هزار موشکیان هەیە کە بگاتە ئیسرائیل ئایا ئەگەر لە نیوە زیاتریان ئاراستە کردووە شاندیان بیل لەوە ناکەنەوە مەسەن نەرمی بنوێنن بۆیە ئەگەر سەیری ئەگەرەکانی شەرما شتێکە بیخی لەسەر میزانە بێ بەکو مسقاڵی زێڕەبی پێی ئەگەرەکانی پەرەسەندن هەر زۆرن هەن ئەگەرەکانی خاوکردنەوە و کۆتایی هێنانیش هەرم هەن لەبەرەوە ئەوە معادلەیەکی بیرکاریانەی قورسە هەز ناکەیت تۆ زەکا و سنگ وەسا و نازانی کامیان سەرەکە کامیان لە ئێستا لە مەودای کورتە وەستان ئەگەرێکی بەردەست نییە زۆر ئەگەر نییە لە مەودای کورتە دکتۆر بەرگەگرتنی ئیسرائیل دەکرێت ئێمە خوێندنەوەی بۆ بکەین لە بەرەوەی کە وڵاتانی هاوپەیمانی هەرێک لە ئەڵمانیا بەریتانیا ئەمریکا وڵاتانی گروپی G7 ڕەنگە G7 بەڕاستەخۆ پشتیوانی نەکەن ئەمان لە پشتی ئیسرائیلن بەڵام لە بەرامبەردا ئێران بەتەنهایە وەکو ترخۆ ئەی بینیت وڵاتانی چواردە بەس وەکو ئیدانە لەگەڵ ئیدام ئێران بەتەنهایە وەکو ئەوە بەڵام زۆر کەسی تر هەیە بەرژەوەندی هەیە لەوەی کە ئێران سەرکەوێت باش بۆ نمونە بۆ نمونە رووسیا بۆ نمونە چین بۆ نمونە ئەوەی هەموو خۆسەی کە ئێستا هەموو چەپی جیهانی لەگەڵ ئێران لە کاتێکە ئێران ڕژێمێکی ئاینی مەذهبی ڕاستڕەوە بەڵام هەموو هێزە چەپەکان بە بێنیسان ئەوەشی ئەوەی لە ئەمریکایە کە کۆنگرسمانێکی بەناوبانگ ئەمانە هەمویان مەسەرەن بەرژەوەندیان لەوەی خۆ تورکیاش مەسەرەن ئێستا کە زۆر ڕکابەری تەقلیدی ئێرانە بەڵام لە دڵا پێی ئەنی ڕۆژانە بەڵام داوای دانوستانەکە داوای بەڵام پێی ناخۆشە کە ئێران بکەوێ بەدەستی ئیسرائیل چونکە پیان وایە لە دوای ئێران ڕۆڵەکە کەوێتە سەر تورکیا و تورکیا کرێ بە ئامان وڵات عەرەبیەکان لەما بینن لە نێوانان لەلایەک ئەگەر ئیسرائیل بەو شێوەیە سەرکەوێت کە بەسەر ئێرانە ئاەوێت بێگومان ئەو کاتە ڕەنگە ئەوانش بکە بە ئامان دەک بەو شێوەی موشک بارانیان کا بەڵام یا خاتە ژێر کێفی خۆیەوە بۆی زۆر دڵخۆش نین بۆ ئیسرائیل سەر بەڵێ دوو دژمنیان شەڕەکەن هەردوو لە بۆ هەتا شەڕکەن بۆ ئەوان باشترە بەڵام لە قۆناغێ لە قۆناغەکانە ئەگەر یەکلایی بێتەوە بۆ هەر لایەکیان هەر خەتەرە بە وڵات عەرەبیەکان لەبەرەوە زۆر هێزیتر هەن لە پشتەوە ئەشێت مەسەلەن کۆمەکی ئێران بکەن نەک بەڕووی چەک و ئەوانە بەڵام لە هەمان کاتە ئەو کۆمەکە غەربیەش بۆ ئیسرائیل هەندێکی ناتوان بۆی بکەن بۆ نمونە ورەی خەڵک بێتاقەتی خەڵک و ڕەسی خەڵک بەرگەگرتنی خەڵک ئەمە شتێک نییە بە چەک ئەمریکا و ئەوروپا بتوان ورە بۆ خەڵکی ئیسرائیل دروستکەن تاکەی ئەتوان لە ژێر زەمینەکان بن تاکەی ئەتوان ئیسرائیل 77 ساڵە هەیە حتا ئێستا کێشەی ئەوەی ئۆقرەی هەیە کێشەی ئەوەی هەیە خەڵکەکەی دڵنیانە تۆ ئەزانی چەند هەزار کەس پاریان ناوە بە قاچاق سێ راپۆرتەکان کە ئەو راپۆرتانی ئەتوانی پشتیان پێ بەسی بە 2 دەفتەر و بە 3 دەفتەر دۆلار بۆی ڕابکا بۆ قۆبرەس و خۆی لە ئیسرائیل ڕزگار کات ئەزانی سەرمایە زۆر ترسنەوە کە ناتوانین لە وڵاتی وا گەین بکە ئەزانی خەڵکی زۆر خۆشگوزەران و تەبەقەی بێگومان ینی ئەمە ئیسرائیلیش ئەگەر تا ماوەیەکی مەودا زۆر لە شەڕاوێ خۆ خەڵکیەکان پەیوەندیدانین بەو شەڕە یا ژیانیان خۆشەوێ یا سەرمایەدان یا زۆر لە ئیسرائیل دیاردەیەکی خەڵک زۆر جنسەی دووەمی هەیە زۆربەی هەرە زۆری لە وڵاتی تر ڕەگەزنامەی هەیە نامێنێتەوە ئەچێ بۆیە ئەوانیش مەسەن هەر خاڵی لاوازیان هەیە و لە هەمان کاتا بەڵام ئەمە لەسەر ئەوەیە کە ئەمانە لە مەودای ناوەڕاست و درێژ وردە کار بکەن بۆ ئەوەی پۆتین ئەمشەو قسەیەکی کە ڕەنگە مەسەلەن ئەوە دەرچە بێ کە ئەڵێ ئێمە شتێکمان پێیە ئەتوان ئابڕۆی ئێرانیش پارێزین لە هەمان کاتە خواست و داواکاریەکانی ئەمریکا و ئیسرائیلیش جێبەجێ بکەین کە پەیوەست بە کوورە ئەتۆمیەکان ڕەنگە لە کۆتاییە بێنەوە سەر ئەوە کە لە ڕێکەوتنامەی 2015 شتێکی ئەو شێوە کرابوو کە ئێران ڕێژەیەک پیتان نییە بێ کە نەبێتە هۆی دروستکردنی کوورەی ئەتۆم بەڵام نەتوانێت ئەوەنەی هەبێ کە کوورەی ئەتۆم بەرهەم بێنێ و ئەمریکا و ئیسرائیلیش بەمە ڕازی بن و لای جەماوەری خوان و لە بنکەی خوانە بڵنەوە ئێمە ئێرانمان ناچاکرد یا دوورمان خستەوە لە خەونی ئەتۆمی ئێرانش بڵێ من مافی خۆم پیادە ئەەکەم لە سوودوەرگرتن لە تەکنۆلۆژیای ئەتۆمی بەڵام بەڵێ موشکم ناوێ ناگەمە موشک چونکە خۆم جۆرێک لە جۆرەکان لە هەندێک شتی خۆی لە بەرامبەر پاراستنی خۆی ئێرانەکان مەجای ئەوە ئێرانەکان مەجای ئەویان ڕەخساندووە چونکە بە فتوای ئایەتوڵا خامنەی کە ڕێبەری شۆڕشە چەکی کۆکوش حرامە چونکە ئەبێتە هۆی کوشتنی بە کۆمەڵی خەڵک ئەڵێ ئێمە هەر بڕوامان پێین یان ئێستا
ئەگەر بیانێت چەکی کۆکوژیشانە بێ عقیدەی خۆیان بگۆڕن ینی فتوای تاسە وەرگرن مەجالیان هێشتۆتەوە بەوە بەڵام ئەوان ئەڵەن ئێمە دەستبەرداری مافی خۆمان نابین لەوەی کە سوود لە تەکنەلۆژیای ئەتۆمی وەرگرین بۆ کاروباری زانستی بۆ کشت و کاڵ بۆ وزە بۆ ئەوانە. دکتۆر کاتی زۆر کەمم لەبەردەستماوە نەتانیاهۆ ئەڵێ ئێمە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕین بە نەخشێکی نوێ دەبێ باسی ئەوم بۆ بکەیت چۆنی دەیگۆڕێ ئەگەر هەموو ئەم هاوکێشانی چواردەوری حل بێ ناتانیاهۆ لەم پلانی خۆی خۆش بێ خۆی تورکەکان نەخشیان هەیە ئیمپراتۆری عوسمانی دروستکەنەوە ئێران نەخشە هەیە دەوڵەتی مەهدی و هیلالی شیعی دروست کاتە دەریای ناوەڕاست عەرەبەکان پرۆژیان هەیە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بزنس و بەرهێنانی تیا بکەن ئیسرائیل پرۆژەی هەیە کە جەمسەرێک دروستکە خۆی تیا بەهێز بێ ئێمە لە نێوان سێ چوار پرۆژە هەنێکیان ڕای نەگەیانەوە مەسەڵەن عەرەبەکان بە هێبنی ئیشەکەن ڕای نەگەیانەوە کە ئێمە مانوێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووین بەڵام ئیشەکەن بۆی ئەو ترامپیان هێناوە پارەی زۆر ئەڕێژن سەی کەسن لە ئەوروپا ئیشەکەن شتەکڕن یانە ئەکڕن پشکەکڕن لە کۆمپانیای گەورە و ئەو پارەداراییانە ئیکەن بە نفوس بە هێزی نەرم بۆ پرۆژەکەی نەتەنیاهۆ زۆر ئەم قسەیە کرد خەڵک وەکو بانگەشە و دروشم سەیرانە کرد بەڵام ئێستا دەرکرد بە کردار هەوڵی بۆەدا ئەو پرۆژەیە ئەوەیە کە بە دەرفەتی ئەبینێ جەمسەرێک دروست کاکە بە تایبەت دوای ڕێکەوتنامەکانی ئێبراهام ئەوەی لەگەڵ بەحرین و ئیمارات وانە ئیسرائیل لەم ناوچەیە بێ بە دیاردەیەکی نۆرماڵ ئاسایی بێتەوە وڵاتان مامەڵەی لەگەڵا بکەن و هەروەها ملکەچی هەژمونە ئەمنی و ئابووری و سیاسیەکانی بنکە لەگەڵ ڕۆژ ئاوا هەیەتی و ئەم نەخشەیە بە دەرفەتی ێزانە کێ ڕێگر و لەمپەرە لە بەردەم ئەم نەخشەیە ئێران بە پلەی یەکەم پرۆکسیەکانی حەماس حیزبەڵڵا حوسیەکان بە پلەی یەکەم ئێستا ئەوانەی کردووە بە ئامان ئەگەر لەمانە سەرکەوتوو بێ بۆیە ئەگەری هەیە لە داهاتوو مەسەرەن ئەو کاتە بێت ئەوانەی کە مەترسین وەکو عێراق وەکو تورکیا بۆی ئەم وڵاتانش ئەترسن لەو پرۆژە نوێی نەتەنیاهۆ هەر ئەمە شەوایان لەیەکە وردە ڕۆژ بە ڕۆژ ئەبینی مەیلیان بۆ لای ئێران هەتا ئەوانەشی کە هاوسۆز دەبن بۆیە تورکیا خۆشحاڵ بۆیە کە ئێران لاواز بێ بەڵام ئەبینی وردە مەیلیان بۆ لای ئێران زیاتر دکتۆرگیان زۆر بە خێربێ زۆر سپاس بۆ دکتۆر یاسین تاها مامۆستای زانکۆ و چاودێری سیاسی کە جەنابێ ڕاستەخۆ میوانی پرسی ڕۆژ بوون دووبارە زۆر بە خێر بێ دکتۆرگیان ئێمە درێژە بە